سڵاو دیاردەیەم جارەمان ئەو لێشاوەیە کە نازانین وەکو نەخۆشی دەرونی باسیکەین وەکو حەزێکی هەرزەکارانە باسیکەین یان وەکو ئەرزێکی واقع مامەڵەی لەگەڵا بکەین کە بۆچی هەرچی کووردە زۆربەی زۆرمان ئەمانەیە بەناوبانگ بین یعنی زۆربەی کوردەیە مەشهور بێ دکتۆرە ئەوێ مەشهور بێ بازرگان ئەوێ مەشهور بێ بەقاڵ ئەوێ مەشهور بێ نانەوە ئەوێ مەشهور بێ ئەندازیار ئەوێ مەشهور بێ یعنی دۆخەکە زۆر زۆر سەیرە هەڵبەتێمە باسی شوهرەی پیشەی ناکەین کە ئەوە مافی هەموو کەسێکە مەسەلەن جاران ئەیانوت فلان دکتۆر کەس ناوچوانی نەبینی بوو کەس دەموچاوی نەبینی بوو بەڵام بەڕاستی شوهرەیەکی پیشەی جوانی هەبوو بەڵام ئێستا بەشێک لە دکتۆرەکان بە کەتەر و چەقۆ بە لایڤی کامێرا ئەکەونە ناوسکول ماعیدەی خۆیان بەس لە پێناوی ئەوەی کە باس کرێ قسەکە ئەوەیە ئەم داواکاریە ئەم تەڵەبە لەسەر شوهرەت تەندروستە لە مناڵێکی 12 ساڵەوە دەسەکا بە دایانانی چەناڵی یوتیوب و چی لە پێناویەوەی مەشهور بێ کە نازانێ بۆچی وێ مەشهور بێ ئایا ئەم شوهرەتە نانی باشی تایە و چەورە و کەسی نامەشهور با بڵین ئەو کەسانەی کە بە دەموچاو مەشهور نین ناتوانن وەکو پێویست و ئیشیان ناڕوا لە کۆمەڵگا و بە دیوێکی ترا و خەڵکانی کە ئێستا مەشهورن لە کوردستانە بەشێکی هەرە زۆریان هەر نازانی بۆچی مەشهورن یعنی بەڕاستی ئەگەلیان پرسی تۆ شوهرەتەکەت چییە تایلەنتەکەت چییە زانستەکەت چییە هونەرەکەت چییە هیچ شتێکی پێ نییە من بە نمونە باسەکەم کە لە چەند ڕۆژی ڕابردووە خانمێک نامەی بۆ کردم بۆ پەیجەکەم داوای ینی داواکاری بەرنمەیەکیە بوو وەکو فکرەی بەرنمەیەک ڕاستەکەی پێم و جەنابەی چی بە جۆرێک لە جۆرەکان خەریب و لێشم توو ڕەبێت کە چوومە ئەکاونتەکەیەوە سێرەکەم سەر و ملیۆنێک فۆلۆوەری هەیە بەڵام لێم پرسی بەڕاستی تایلەنتەکەی تۆ چییە ئیشەکەی تۆ چییە وەکو من ئەویش نەیزانی ئیشی چییە و بەڵام وەچێکی مەشهوریشە بە قسەی خۆی بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی دکتۆر شێخ عەبدوڵڵا نووسەر و جگەل لە نووسەر پیاوێکی کاتوانم بڵێم یەک لەو نووسەرانەی کە جۆرێک لە تایبەتمەندی و شازی خۆتە هەیە کە ئەو تەنزانی کە ئەینووسیت ئەو نەقدانەی کە هەتا ئەگەر چەند ڕقیش بێ بە جۆرێک ئەیگەێنیتە ئێمە هەم برینارمانەکە هەمیش پێەکەنی ئازیێتی کێشا داوای لێبوردنەکەین تۆزە شوێنەکە دەنگی سارەوە هەیە بەڵام خۆشحاڵە کردی ئازیێتی کێشا هاناشوان ڕۆژنامەنووس و چالاکوان و دکتۆر بەختیار مامۆسای زانکۆ و پیاوێکی شەکە دەستێکی باڵات هەیە لە ئەو چالاکیانەی پەیوەندی بە گەشتە پێدانی مرۆیەوە هەیە ئازیێتی کێشا هیوادارم بۆ ئەم بابەتەش ورد و درشت دەستخیتە ناو ئەم برینەوە بگەینە حەقیقەتێک کە ئایا بۆچی هەچ کەسێک هەڵە سێوێ مەشهور بێت ئازیێتان کێشا دکتۆر من پرسیار ناکەم پێویست ناکات پرسیار لەم دیاردەیە بکەین بەڵام من ئەوە پێڵم کە ئەم شتە بۆ وایە یعنی بۆ هەرچی گەڵە ئەوێ بە ناوبانگ بێت هەڵبەتە ناوبانگی پیشەیی ناڵێت کەەوە ئەرچی ینی مافی هەموو کەسێکە بێ وەکو پیشەگەرێک بە ناوبانگ بێ بەڵام ناوبانگی ڕەنگ و ڕوو بۆچی وایە خۆی ئەگەر پرسیارەکەت دوو لایانی هەیە ئەگەر مەبەستەوە بێ بۆچی خەڵک لە بوارەکەی خۆیان قسە ناکە لە هەموو بوارێکا قساکە باشە لایەنێکی تریشەوەی خەڵک ئەوێت بە ناوبانگ بێ مەشهور بێ فۆلۆوەری هەبێ بێ بە فیگەرە لە ناو کۆمەڵگا دوو بابەتی جیاوازە هەڵبەتێمە تەرکیزەکەمان لەسەر دووەمە بۆ وایە لەبەرەوەی سەردەمەکە سەردەمی تاکە سەردەمی تاگەراییە سەردەمی ئیندیڤیژواڵیتیە جاران مەسەلەن عەشیرەت بە ناوبانگ بوو کۆمەڵ بە ناوبانگ بوو ئەو قیەمانەی کە هەبوو قیەمی کۆمەلگایی بووە یان و فلانە عەشیرەت ئازان فلانە خێڵ بەخشندن فلانە ناوچە بەوەنە بە ناوبانگن ئێستا تاک شەرتەوە تاکیش بواری مناقەسە و دەرکەوتن و بەناوبانگبوونی ئێستا زۆر بۆ ڕەخساوە لەبەر ئەوەی ئەو تەکنەلۆژیایی کە لەبەر دەستایە زۆر ئاسانە کۆمەڵی خەسڵەتی تایە کە ئاعتیماد ناکاتە سەر زاکیرە
پۆستێکەکات پاش 2 سعات بیرەچێتەوە تعلیقێک لە شتێکەیات خەڵک پێی خۆشە ڕسمێکی خۆی دانێت بە مقیاسەکانی ئەمڕۆ جوانە لەبەرەوە ئاسانە بەناوبانگ بوون هەم شێوەکەی ئاسانە هەم وەسیلەی گەیشتن بەو بەناوبانگبوونە ئاسانەوە ئینسان یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەیە کە حەزەکات خۆشەویست بێ لە ناو کۆمەڵە ناسرااو بێ ینی ئەوە مافێکە کە ئەبێ وەکو پرینسیب ئێمە پەسەندیکەین بەڵام نەک بە هەموو نرخێکەوە نەک بە هەموو شێوەیە باشە قسەکە ئەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ینی با تۆزە دیوە تەنزەکە و ئێحمال نەکەین بەڕاستی ینی بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە خەڵک ینی بەشێک لە نوخبەش پێیان وایە کە ناوبانگبوون و شوهرەت ببوورەکەەوە ئاڵێم سووک بووە یعنی هەموو کەسێک دەتوانێت مەشهور بێت یعنی خەڵک بیر لە قوڵایی مرۆڤەکان ناکاتەوە بیر لەو وێنەیە کاتۆ کە ئەیبینێت هەزاران کەسەیە بە 4 ڕسم مەشهور بووە ئەدەی جارانیش مەسەلەن جەنابەت با لە جەنابەوە دەست پێ بکەین هەڵبەتە بەرکەوتمان هەبوو لە دوور و یەکتریمان ناسیوە و لە نزیکی شویشمان کردووە بەڵام سەروەختێکە کاتێک تۆ چوزانم تەنزەکانی بەرنامەی بەرنامە و ئەو دراما و ئیشانە تەنووسی یعنی خەڵک هۆگری ئەو بزانێت دکتۆر شێرکۆ چێ ینی خۆ چانسی شوهرەتیشە هەبوو تۆ ینی چانسی ئەوەشت هەبوو دوای هەموو درامایە مقابلەیەک کرێت دوای هەموو چوزانم ئەوەیە دەرکەوتنیەکەی بێ بەس دەرنەئەکەوتی یا ویستە نەبوو لە بڕۆی کە مەبەست ئەوە بوو کەوەکو ناو دەرکەوی خەڵک لە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا بە نووسینەکانیان خەڵک بوو ناسێتەوە نەک بەدەموچاو بەس ئێستا شتەکە عکس بۆتەوە ئەم عکس بوونەوەی تەندروستە ئێستا هەیە 4 دێڕی نییە لە دکتۆر شێرکۆ مەشهورترە یعنی تەندروستە ئەم شتە نەخێر تەندروست نییە ئەوە دیاردەیەکە ئەمە ئەم کۆمەڵگای ئێمە لە قۆناغێکی ئینتیقالیایە وە برادران ڕێگە لە من باسی بزانن لە مەرحەلەی ئینتیقالیە شت زۆریە ئفرازات زۆریەتە ناو هەموو وەسەتێکەوە ناو حتا لە ناو وەسەتی ئەعلامی شادێت و ئەوە وردە خۆی ڕێگە خاتەوە بە غەڵەت و ڕاستکردنەوە غەڵەت و ڕاستکردنەوە دوایی لە نەتیجا شتێکی جوان دەرەچێت ئەو شتە دەرەچێت کە بەڵامەتە ئەگەین بەشتە جوانەکە ڕەنگە قوربانی زۆر بەڵێ زۆری ئەوێ نرخیشی زۆرە و دوایی ئەم سۆسیال میدیایە کۆمەڵی خەسڵەتی هەیە بمانەوێ و نەمانەوێ ینی بە دوای حەقیقەتان ناگەڕێ مەرحەلەیەکی دروست کردووە پێڵێن ما بعد الحەقیقە یعنی خەڵک مەبەستی ئەوە نییە کە بگاتە ڕاستی مەبەستی ئەوەیە بۆ ماوەیەکی کاتی سەرنجی ڕابکێشرێ و دوایەوە بیرەچێتەوە هینێش نییە یعنی ئەوەی کە ستانداردیشە لە کۆمەلگا وەکو ستانداردەکەی جاران نەماوە مەسەن جاران محەلیل هەبوو مەرجع بوو ینی کە شتێکی تەحلیلە کرد تر ئەوە بوو ینی ئێستا وان نییە ئێستا ئەو شتە ستانداردانەش لەقیون بە کورتەکەی ئەمە یەک وەڵامی کورتم بیتەوە لەسەر ئەوەی باسێکی جوانی و ڕوژان دکتۆر خانم یعنی ئێستا بەشێکی زۆری ئەو خەڵکانەی کە بە ناو نوخبەن و دیارن بۆ فترێکی کاتیشتە نووسن دیارە یا بۆ 24 چۆن ئێستا مەسەلەن بەشێک لە خەڵکەڵێن ئەو گۆرانیانی ئێستا وترێ گۆرانی سۆشیال میدیا و ئەلکترۆنین 24 ساعت بڕەکەن دوای 24 ساعتەکە مەفعولی نامێنێ یعنی ئێستا شتەکان بە زۆر بەگشتی وای لێ هاتووە بەڵێ ئێستا هەموو شتێک هەمبەرگەرە هەموو شتێک سەریعە خۆراکی ڕۆح خۆراکی جسم خۆراکی فکر خۆراکی سیاست هەمووی شتێکی کاتیە و نە چێژ و تامی هەیە نە بعدی هەیە نە قوڵایی هەیە نە ئەمێنێتەوە و هەمووشی هی ئەم سەردەمە جەنجاڵەیە و ئەمە ئەوەش بڵێم ینی دەسەڵاتیش بەرپرسیارە لەوە دەسەڵاتی سیرەکەی خۆی مەسەلەن لە پڕ ئەستێرەیەکە بۆ قوتەکاتەوە لە پڕ دیسان دەسەڵات بەڵێ دیسان باسی دەسەڵاتمان کرد لە مەشە هەروایە ینی سیر کە بسانە و دەستگای علامیانە چۆن خەڵک بەرزەکەنەوە چۆن خەڵگەکەن بە ئەستێرە نازم بلا حەزت کردووە لە مەبەست مەقسە بکەی بۆیە باسی سیاسەتم کردەوە ئەو نمونەیە کە دەسەڵات پێشکەشێکەوە لەم نەکە نیشە و ڕێگەی ئەو بگرم بەو ڕێگە سەریعە ببم بە ئەستێرە بەو ڕێگە سەریعەیە دەوڵەمەند بم ناوبانگ پیاکەم خەڵک خۆشی بێم سمە کۆڕ و کۆمەڵەوە پەسەند کراوە بم لای کۆمەلگا ئەمە
لە هەنێکی مەسەلەتەیە لە هەنێکی تری جەوهری ئەو تەکنەلۆژیایە کە هاتۆتە ئاراوە ئەم تەکنەلۆژیایەکی خەتەرە ئەگەر ئاقلانە بەکاری نەهێنیت کۆمەلگات بۆکە بە کۆمەلگایەکی ڕووکەش سەطحی و هەموو کەسێک ئەتوانێت لە هەموو شتێکا قسە بکات و بە ئاسانترین شێوە بگاتە ئەو ئامانجی کە ئەوەیە کە بێ بە ئەستێرە لەناو کۆمەلگا. جوان دەسی خستە برینەکە و جوانیش دەسی پێکرد دەست خۆش ڕاستەکە ئەگەر وەکو تەنزیش بێ ینی کۆمەڵگەیەک ینی شتەکانی وەکو هەمبەرگر بێیانی ئەوێ بە سەریعی بیخوات و بە سەریعی تێری کات و ئیتر ناچێتە قۆڵایی ئەوەی بۆچی باشە و چۆن و چۆن نییە. دکتۆر کاریگەریە خراپەکانی ئەم کارکتەرە مەشهورانەی ئێستا چییە؟ ئەو خەڵکانی کە خەڵکی ناوپوچن بەڵام مەشهورن هەوڵیان ناوە مەشهور بن بەو ڕێگە ئاسانەی کە دکتۆر باسی کرد بەشێکی حیزبە سیاسیەکان بەرپرسن لێی بەشێکی میدیا کاڵ و کوچەکان بەرپرسن لێی کە هەر لە بەرنامەکەی خۆمە کاکزانست ینی جوان جارێکیان شتێکی بۆ تاتاشین کەوتی بە گەمژەکردنی ئەستێرەکان بەڕاستی ینی بەشێک لە میدیای کوردی خەریکی بە ئەستێرەکردنی گەمژەیە بەڕاستی. ئەمە کاریگەری خراپی چییە لەسەر کۆمەڵگە؟ کاک دەنووسپاس واز ڕێز و خۆشەویستی بۆ ئامادەبووان بۆ مەستانی بەڕێزم تەبەن مەسلەی شوورەبوون و مەسلەی ئێستا لە عالەما شتێکە پێڵەن هەوەس ئەلشوهرە ئەمە شتێکە تازە نییە با تۆزێ وەکۆلە زانستیانە باسی ئەوەندەی کە من خوێندنەوە بۆی هەیە هەستەکەم کە جارێکم لە ناخی مرۆڤەکانە هەیە ئەوەی کە کتێبە دەروونناسیەکان باسێکا دێمە دەروونناسێکمانێت توێژەرێکی دەروونناسمانێ بە ناوی میتیش برینشتاین میتیش برینشتاین ئەڵێت مرۆڤ لە ناخیا لەو دقەی دروستە بێت تا ئەو دقەی دەمرێت دوو حاڵەتی هەیە بۆ شوهرەبوون کەسێک کە هەندێک جار با بڵین حەزی لەیە کە لایکەبڵەتی ئەو بناوێنێن لایکەبڵەتی ینی چۆن بڵێ تەفزیلێکی ئیجتیماعی حەزەکات هەندێک شت بکات هەندێک کار بکات لە ناو مجتەمەعە لە ناو کۆمەلگایە دیار بێت شوێن دەستی دیار بێت کە بریتیش منیشتاین یان مێتش منیشتاین ئەڵێت ئەمە باشە بۆ لەبەرەوەی ئەمە لەو جۆرە گەنجانەیە لەو جۆرە کەسایەتیانەیە هەوڵەدات هەندێک کاری باش و چاک بکات هەندێک کاری ناوازە بکات هەندێک کاری دانسقە بکات بۆی لە ناو کۆمەلگادا مەشهور بێت و دەبێت بەڕاستی هانی ئەم جۆرە گەنجە بدەین ینی بە ناوی مەشهور نەبوونەوە باش هەڵبەتە یەک جیاوازی بچوو بکەین ئێمە باسی ناوبانگی پیشەی ناکەین مافی هەموو کەسێکە بۆی جیاوازی بکەین لە ناخی مرۆڤەکان ئێستا بۆی دێمە سەری خەڵکێک هەیە دکتۆرێکی زۆر باش و چاکە لەبەر خەڵکێکی تر ئامادە نییە کارە خێرەکانیشی باسکە خەڵکێکی تر هەیە لەواچێن نووسەر بێت لەبەرەوەی هەندێک نووسەری تر ئیشەکەیان گەنانوە لەواچ هەر ئامادە نەبێ بنووسێ ڕەنگە خەڵکی زۆر هەبێ هونەرمەند بێ و وەکۆڕە توانە و تاقەی زۆری پێبێ وزەیەکی زۆری پێبێ بۆ گۆرانی بەڵام ئەڵێ هەنێ خەڵک گۆرانی و دەبوو ڕەقسیان ئیشەکەیان گەنانوە کەواتە با من دەرنەکەم بۆیە خاڵێکیان هەیە کە لایکەبڵەتیەت حەز دەکات مەشهورێکی ئیجتیماعی بێت وە تەرکیزی لەسەر بێت بەڵام خاڵی دووەم کە خراپە مێتش برینشتاین باسێکات کە ئەویش بریتە لە سمعی ئیجتیماعی چۆنە ئەمە تەمەن ئەو لە کتێبێکشی هەیە پێم خۆشە بینەران بیخوێنەوە کتێبێکی بە ناوی پۆپیولەر ینی مەشهور هەر کتێبەکە سێرچی بۆ بکە لە گوگڵە لە مستەر گوگڵە سێرچی بۆ بکە ڕەنگە بە PDF شەبێ بە ناوی مەشهور چکە کابرا زانیوتی ئەمە تەنها لە کوردستان و لە دارستاوەکە و لە شێخەڵای هەولێری خۆمان ئێمە لە عالەمە ئێستاکێ بە نەخۆشیە و ئێستا باس کراوە ئێستاکێ وای لێ هاتووە لە ئەوروپا و لە ئەمریکا بۆیان دەرکەوتووە سیاسێکی مەشهور دەنگی زیاتر هێنێ لەگەڵ کەسێکی ڕۆشنبیرە و کەسێک بۆ نمونە نیشتیمانی بێت ڕەنگە هەر دەنگیش نێنێ ئەسڵەن لەم ئەم بەزمی کە لە وڵاتی خۆمان هەیە ئەشێ هونەرمەندێک ئەشێ کەسێکە بۆ نمونە ئینستاگرامێکی ملیۆنی هەبێت یان 500,000 بێت زۆر بە ئاسانی دەستی بگا بە کورسی پەرلەمانکەون بۆ خوشتێکی خراپە یعنی ئەشێت ئافرەتی جوانی دەستکەوێت لە چاو کەسێکی تررا دۆزەی بۆ کا 100 ئاڕی وەرگرت و ئافرەتێکی دەست نەکەوتە بەڵام ئەم لەوە ڕێگەوە ئەو دیۆمە ترسیدارەیە کە دکتۆر ینی زۆربەی کەسی مەشهور ئێستا سیاسەت دەکەن تەنها لە بەروی مەشهورن ینی فەرموو ئەمەی دووەمیان خراپەکەی لە چییە مێتش برینشتاین ئەڵێ چی دووەمیان ئەڵێ ئەم جۆرە مرۆڤەکە بەبێ ئەوەی
بە دوای ئەوەیە بگەڕێ ئەمە باشە یان خراپە کۆمەڵایەتیان کۆمەڵایەتی نیە لەسەر کەسایەتی مەکەوێ یان نا ڕبتی هەیە بە دینەوە یان نا بە هەموو شەلم کوێرم ناپارێزم هەوڵەدا تەرکیزی کۆمەلگا بۆی خۆی ڕاکێشێ ئەشێ خۆی ڕوودکاتەوە ئەشێ شتێکی خراپکە هەتا تەنان لە کتێبەکە باسی کردووەڵێ هەندێک جار شخصەتی عیدوانیە یعنی عیدوانی چۆنە بۆی هەیە بۆ نمونە ئازادی هەندی ئافرەت بدا بەس بۆی مەشهور بێت بۆ هەیە کەسێ بکوژێ بۆی هەیە بۆ نمونە مەسەن شتێ بتەقێنێتەوە بۆی هەیە بچێتە ناو گروپە بۆ نمونە خراپە تیرۆریستەکانەوە ینی هەتا ئەو کە کتێبەکە ئەخوێنی تۆ دوای سێرچی بۆ دەکەی لە گوگڵە ئەڵێ ئەشێ هەندێک کەسان هەبێت لەو پەڕی خەر بۆ ئەلۆ پەڕی شەرقەوە بچێت بۆ ناو داعش بچێت بۆ ناو شتێک بۆ ئەوی مەشهور بێت خەڵکێکی زۆر بکوژێ خەڵکێکی شوێنی زۆر بگرێت وە سوڵتە وەرگێت وە دەسەڵات وەرگێت هەوڵ بدا بگاتە سوڵتەکەواتە شتەکە زۆر لەوە خراپترە کە تەنها و تەنها لە سنوورێکا بێت خاڵێکی تر کە گرنگ و مهمە مێتش بریشتاین باسیەوە دەکات دەڵێت ئەم کەسانە جۆری دووەمیان ئەوەیە کە چۆن بڵێ بۆ نمونە دەست ناپارێزن لە بەدەستهێنانی بۆ نمونە مەسەن شتە پارێزراوەکانیشە یعنی بۆ نمونە مەسەن ئەشێت بێ مەشهور بێت لە شوێنێکا دوو ئافرەت بک بەڕەهینە و بۆ نمونە بیا وە کۆڵێت بیان کە بارمتە بە دەستی و بەس بۆی ناوی دەرچێت جان ناوەکەی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیە لە ڕێی تەلەڤیزۆنە لە ڕێی سیاسەتە لە ڕێی ئیعلامە بۆیە ئەمە بەڕاستی شتێکی خراپە ڕەبتی یەکەم بە بابەتێکی ترەوە دوای دێمە سەر دەگە پرسیاری بکەن باشە کاتێک کە من ئەم بۆم بەرنامەی پێمە دووێت هەر سێچێکم بۆ کرد بۆ بابەتەکایە ئەمە ئەسڵی هەیە تەبەن ئەمە بە درێژایی مێژوو هەبوو بۆ شوورەبوون بۆیە لە ئاینە جائز نییە مرۆڤ شتەکان بکات بۆ ڕیاد چکە خوای گەورە مرۆڤەکانی چاک زانی و ئەگەر دەستیان بۆ شرکە مەلایەک بە ناوی دینداریەوە لەوە چێت بۆ ڕووپەمایی بچێتە ڕیا و بۆیە خوای گەورە عقوبەی داناوەڵە لە قیامەتە بۆی نانووسری هەر کەسێک شتەکە لەبەر ڕیا بکات کاتە ناخی مرۆڤەکانی خالق ناسیوە یعنی ئێمە تەنها ڕەبتی نەکەین بەم زەمەنەوە هەر کەسێک بیکات بۆ دەستخۆشی خەڵک هەر کەسێک بیکات بۆ ئافرینی خەڵک هەر کەسێک تەنان باسیەوە کات نوێژێک ئەگەر لە ماڵی خۆتا بیکەیت خێری نازانم بە 27 نوێژە نووسرێت لە چاو یەکێکە لە بەرچاو خەڵکێک بیکەیت خێرێک بۆ نمونە ئەم دەسەت بۆ دەسەی ترت نەیزانێتە لەمەوە بۆ دەرەکەوێت ڕەبتی هەیە بە دینەوە بە ناخی مرۆڤەکانەوە و بنچینەیەکی علمی و زانستی و دینی و مرۆڤ هەمووشیان متفقن لەسەرەوەی کە ئەو جۆرەی کە ئێسا گوزەرێ جۆرە با بڵین بەپی دین جۆرە ڕایەکەیەتی بەپی واقعیش جۆرێکی ناتەندروستە لە شۆرەدینان نییە ئەو دژایەتی کردنی ڕیاکاری و هەموو فەلسەفەکانی پێش ئاینیش هەموو حەزارەتەکانی پێش ئاینیش دژی ئەو خەسائسەهی نەبوون کە خەڵکیان هەنداوە بۆ فەزیلەت بۆ ئیشی چاک بۆ ڕازگۆیی بۆ ئەوەی کە دوور بن لە ئەوەی مەبەستی تایبەتیان هەبێت لە هیچ کارێکیان لەبەرەوە شتەکە ئەفۆم کە تایبەت نییە بەس بەدینەوە ینی هەموو چەپگەرایەت و لەم سەری چەپ بۆ و سەری ڕاست متفقە لەسەرەوەی کە ئەم جۆرە شۆرە ئاورەزۆی ناوبانگا لە کۆمەلگای کوردەواریە هەبووە ینی لە ناو عقلی دەستە جەمعیا شتێکی خراپ بووە مەسەرەن وتویانە بۆین بەناوبانگ بێ پیسایی لەسەر ڕێگاکە ئێستا دوول لە ڕێتێتە ناو سۆشیال میدیاوێتە ناو فەیسبوک هەر بۆی بەناوبانگ بێ ینی هینەکان گۆڕاون بەڵام ئامانجەکە هەر هەبووە ڕاستە ینی هەندێک جار کە ڕیسێرچەکەی نۆمانە بۆم بەرنامەیە ینی بڕوان پێ بکە بەداخۆ خەڵکانێکەیە چۆنەڵی سوکە هوەرێکیان گرتووە سوکە نووسەرێکن دەردی جەنا بدەنووسی کۆڵکە نووسەرێکە کۆڵکە مامۆستایەکە ینی کە ئەهەستەکات ئیتر دەنگوسەنگی نامێنێ و بە پیشەکەی شتێکی پێنەماوە ینی وەکو جەنابێوتە ئەگەر من وایە بینم ینی هەندێک جار ئەوەی تیا ئەبینی هەر مەوزوع نەبێ ڕەنگە خۆی ڕوود کاتەوە لە سنتەر یەکێک لە شارەکانە بەڕووتی بسوڕێتەوە بەس بۆی کە باس کرێت ینی بۆیە ڕێک وازح ئەمە نەخۆشیە یعنی تۆ ئیشێکی ترەیە ئیشێ بەوە چێتەوە لە هەندێک تا قساکەی خانم جان دووبارە بەخێربی ببوورە حەزم کرد جۆ لە میوانەکان بگری لای من یەکەم و دووەم و باڵاسی جێندەروشتە نییە هەمومان بە یەکسانی قساکەی پرسیارە لێ ناکەم بەس ئەم دۆخە بەشێکی زۆری خانمانی گرتوتەوە ینی ئێستا یەک دنیا خانم مەشهورن نازانی بۆچی یعنی یەکێک لەوانەوەی کە بۆ منی نووسی بەڕاستی لە چەند ڕۆژی ڕابردووە یعنی هەر ینی بەبێ قەزوتم بەڕێزە دیشە چییە هەر خەریب و لێم تۆڕە بێوتی جارە منیان ناسیت و سۆشیال میدیای من وەڵام نیش جوابم نایەوە ینی پێشوی جوابی بۆمە چوم سیرم کرد ملیۆنێک پوینت ئەوەنە فۆلۆوەری هەیە و بەس بەخوا تێنەگەیشتم ینی بەچی مەشهورە هەر تێنەگەیشتم یعنی نازانم ئەگەر مۆدێڵ و شت بێ
خۆڕوونە ئەگەر چوزانم قسە خۆش و قسەزان و تەنزنووس بێ دیارە ئاکتەر بێ دیارە بەسی چم نبینی هەر لە ڕسمی خۆی زیاتر و تۆزێشتی تر نازامی چم نبینیت لی تێ نەگەیشتم تەندروستە ئەم شتە ئەگەر ڕێگەم بی ئەگە بوارم بی من تۆزێک ئەچمە دواتر باش من چانسی ئەوم هەیە جیلی هەفتاکانم نەوەتەکانم بینیوە ڕاپەڕینم بینیوە گۆڕەوم بینیوە ئەو قۆناغە سەختانەی میلەتم بینیوە سەردەمی بەعسم بینیوە ئێمە میلەتێکی هیلاکین لە دوای ڕاپەڕینەوە بەعس کارێکی زۆر وردی لەسەر عەقڵیەت و مێژوو و کارەکتەری ئێمە کردووە کتێبێک هەیە بەناوی ئەلقەسوە وەسەڵ زۆر بە وردی باز لە تاکی عێراقی ئەکا کە بەهۆی بەعسەوە چی لێ هاتووە هەتا ئەم دەقەیە جیلی هەفتاکان و جیلی شەستەکان کە بە تاریکاییە بە تەواوەتی ناتوانن بڕۆن سێجار ئاوڕنێنەوە بۆ ئەمە ترسێکە کە لە لاوەعیا چەندراوە ئێمە ئەم میلەتەی کە ڕاپەڕینمان کرد و دەسەڵاتی کوردی هاتە خوارەوە میتوانی تعامل لەگەڵ ئەم وەزعەیە بکە ئەم بارودۆخەیە بکە کە لەنێکی زۆر زۆر گەورە دروست بوو ئێمە لە ترسێک ڕەها بووین وەک چۆن باڵندەیەک چەند ساڵ لە قەفەزا بێ و بەرڵایکی نازانێ بۆ کوێ ئەڕوا ئەم میلەتەی ئێمەش ئاوا بوو ئێمە ئاواهی بووین دوای ڕاپەڕین نەما نەزانی چی بکەین یەکێک ئەبوو بە پارتی یەکێکە بوو بە یەکێتی یەکێکە بوو بە گۆڕان نەبوو کاتە یەکێکە بوو بە حزبێکی تر یەکێکە بوو بە سیاسی یەکێکە بوو بە ژنی سیاسێکی بەناوبانگ پێشمەرگیان لا مقدس بوو کە ئاهاتە خوارەوە پێشمەرگە وایە فلانە کەس بەرپرسێکی گەورەیە 6 سیارەی بەدواوەیە ئەم میلەتە خەستەی ئەو سەردەمە بوو هاتە سەر ئەم سەردەمە دەسەڵاتی سیاسی ئێمە لە ڕووی ئیداری لە ڕووی دارایی لە ڕووی ئەوانە لەوانەیە ئەڵتەرناتیڤی هەبوو بێ یا میکانیزمی هەبوو بێت چۆن ئیداری وەزعکاکە بەڵام لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتیەوە ئەم ئەڵتەرناتیڤەی نەبوو و ئەم بەدیلەی نەبوو ئەوانەی ئێمە نووسەرەکانی ئێمە ڕۆشنبیرەکانی ئێمە لە شاخ هیلاک بووبوون ئەوەندەی بەیاننامە بنووسن و ئەوەندەی شەڕەکان ڕووماڵ بکەن و ئەوەندەی و ئەوەندەی و ئەمانە هیلاک بوون هاتنەوە ناو کۆمەلگایەک خۆی نەخۆش کۆمەلگایەک خۆی هیلاک کۆمەلگایەک کە تا ئێستا ناتوانانی پێی بڵێ کۆمەلگا تازە کتێبێک دەرچووە لە زانکۆی هەولێرە پێم وابێ باس لەواکە ئایا کۆمەلگای کوردی ئێستا کۆمەلگەیە ئایا ئێمە لە قۆناغی ڕاگوزەران ئەگەر لە قۆناغی ڕاگوزەران بۆ ئەوە نەماوینەتەوە و چەقیبین ئەگەر ئێمە کۆمەلگەین ڕۆشنبیرەکانمان بۆ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ وردەکاریە کۆمەڵایەتیەکانی ئێماکەن بۆ ڕۆشنبیرەکانی ئێمە سەپۆرتی میدیایەکەکەن وەک مامەساوتی ئەو میدیایە کە بکوژە بەڕاستی ئێمە بەشێک لە میدیاکانمان بکوژی تاکەکانمانە ئێمە بەشێک لە میدیاکانمان کەسێکی هێناوەتە سەر شاشە پێی ئەڵێ ئەی جەنابەت لە چ بوارێکە ئەی تۆ هێناوتە بەرنامەکە کە نازانین لە چ بوارێکە ئیشەکە چۆن لە بەرنامەکەی ڕاستە و خۆپرسێن ئەڵێ ئەی جەنابەت بەچی و ئینستاگرامەکەت فولەوە فەیسبووکەکەت زۆرەوە ئەڵێ هیچ هەروە خۆم کەواتە تۆش هۆکاری لەما میدیاش هۆکارە لەما کۆمەلگاش هۆکارە لەما و دەسەڵاتی سیاسی لەسەر و هەمویانەوە بەرپرسە لەما بۆ لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی سیاری ڕەنج ڕۆڤەر و سیاری کەشخەی لە لای ئێمە خۆشەویست کرد کە وابێ گەنجەکانمان لە جیاتی ئەوەی کە کەسە جوانەکان و نمونە جوانەکان کەن بە نمونەی خۆیان ئەو نمونە ناشرین کراوانەی کۆمەلگاکەن بە نمونەی خۆیان ئەبینیت تەبعەن کچە گەنجەکان فۆڵۆوەری کەسانێکە بن کە لەگەڕ سیارەیە سێڵفیەگرێ لە ئەپارتمانێکی گەورە لە دوبەی سێڵفیەگرێ لە تورکیا سێڵفیەگرێت جلەکانی لەوێ کڕیوە جلی مارکەکانی بەدەستەوەی لەگەڵ زەرفەکەیە سێڵفی گرتو تەبعەن ئەوەیە بێتە لەلا نمونە و بیریشی لێکاتەوە میکانیزمیشی بۆ دانێ لە 11 ساڵەوە میکانیزمی بۆ دانێ چۆن ئەمە بکە چۆن بەمە بگا بە کورتترین ڕێگا پرسیارەکات من خۆم ئەم پرسیارم لێکراوە کچەکەم پرسیاری لێکردم وتیدایە تۆڵی من چەند ساڵە ئەنووسم بۆ سیارەکەی تۆ ئاوا هەیە و سیارەکەی فلانە کەس ئاوا هەیە کە تازە بۆ بە نووسەرت پیاوە کە تازە بۆ بە نووسەر ئەی تۆ ناڵێ ئەبێت چانسی ژنەکان باشتر بێ ئەم پرسیارە پرسیارێکی گەورەیە وەڵامەکەشی زۆر زۆر گەورەترە لە خۆی بۆ لەبەرەوەی من چۆن ئەمە تێبگەێنم لەوەی کە نمونە جوانەکان چی و نمونە ناشرینەکان زۆر زۆر ڕاستە هەڵبەتە چویتە ناو بابەتێکەوە دکتۆر ینی دکتۆر بەختیار من ینی بۆ خۆم ئەمە داخێک و کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ینی بۆیە هەر بەرنامەشمان لەسەر دروست کرد بۆی کە ینی ئەتوانم بڵێم ئەم بەرنمەیە بە تایبەت پێشکەشە بەو گەنجانە و بە تایبەتیش پێشکەشە بە خانمان من بڕوان پێ بکە ڕۆژانە ینی بەبێ مبالەغە 20 بۆ 30 نامەم بۆیە لەکۆی ئەو نامانەی بۆمیە خانمە و ئەڵێ ئەمێ بەناوبانگ بن ینی پێی ئەڵێ دکتۆر ئەتێ تۆ چیت ینی تۆ ئەتێ نواندن بکەی ئەڵێ نە یعنی کەسی وا بووە بەلیدەری گەنجی ئێستامان من تەریقە بمەوە بەڕاستی ئەڵێ وەکو چێ ئەتوێ بەناوبانگی ناوی وا ئەڵێت کە هەموو ناوبانگی ئەم کەسە
سێلفیەکە بەجلێکی نیمچەڕوتەوە لە ناو لۆگۆی سیارەیەەکە ڕسمی گرتووە ئەویش ئەوێ وابێت یعنی خەتەرەکە لەوە گەورەترە کە ئێمە ینی قاڵز بین بۆی کە چوزانم کەسێک بووە بە ئەستێرە و هیچیش نیە خەتەرەکە ئەوەیە کچەکەی تۆش ئەوێ ببێ بۆ ئەستێرە کچەکەی تۆ ناوێ ببێ بە مامۆسایەکی زانکۆ و ببێ بە دکتۆر و ببێ بە دکتۆر و ببێ بە نووسەرێکی جددی کوڕەکەی تۆش ئەوێ ببێ بە نووسەرێکی چیپی بازاڕی بەڕاستی ینی کێشەکە ئەوەیە دکتۆر پێ دوایە لە چ سوچێک ئافوخانم لە چ سوچێکەوە دەست پێ بکەین بۆی کە چارەسەری هەیە ئەم شتیان ئیتری لاوەکو و سەرەتای قسەکانەوە بە دنیای قوربانی هۆلی دەرەچین خۆی مەوزوعەکە زۆر لەوە گەورەترە کە بە کورد چارەسەر بکرێت ئەو خوشکە باسی کۆمەلگای کرد کۆمەلگا ڕیگەن و تاچەر نەیان هێشت کە نیۆلیبرالیزم دروست بوو هەردووکیان بە ئاشکراوەتیان کۆمەلگا نەماوە کۆمەلگا هەر نییە تاک هەیە خێزان هەیە و جاری وا هەیە کۆمەڵێک تاک بەرژەوەندێکی هاوبەش کۆیان نەکاتەوە بەس ئەوە کۆمەلگا نییە یعنی بەها قیەمی جەماعی نەماوە مەسەن جاران خەڵک جیڤارای لەلا ڕەمز بوو سمبل بوو شێ مەحمووی لەلا سمبل بوو نازانم حەبسەخانی نەقیبی لەلا سمبل بوو ئێستا کچەکەی من و خوشکەکەی تۆ ئەوانە سەیری کارداشیانەکەن ئەمە چێ وای کردووە ینی ئەمە یەک دەستگای زەبەلاحی اقتصادی و سیاسی و تەکنەلۆژی لە پشتی ئەمەوەن پێی ئەڵەن نیۆلیبرالیزم نیۆلیبرالیزم ئیشی چییە هەچی شت هەیە ئەیکا بە کاڵا ئینسان دین قیام نازانم چی ئەکا بە کاڵا بڕۆ ئێستا یوتیوب بکەرەوە گوێ لە عەبدولباسط بگرە لە ناوەڕاستیان مۆسیقایەکی بۆ لێ گۆرانێکی هەندی بۆ لێ ئەمە بە کورد بەرگەی ناگیرێ بەڵام ئەتوانین کەمی کەینەوە ئەویش لە ڕێی چیەوە ئەبێ سیستەمی پەروەردە ئەبێ خێزان ئەبێ دەسەڵاتی سیاسی هەست بە مەسئولێتەکە بکەن چ هێزێک پاڵی پێوەنێ بڕوات وەکو خانزات ئینتیمای هەبێ بە خاک و بە نیشتیمان ئەم کێشەکە لە مایە یعنی ئێمە بەشێکی لەو کێشە گەورەیە کە نیۆلیبرالیزم لیبرالیزم بینێ دروستی کردووە و ئەوە هەموو بە شەرەفیەوەی ئەناڵێنێ یعنی ئێستا ئەوەنەی کە لە انتخاباتی ئەمریکیە ئەو فیگەرە کۆمەڵایەتیانە خزمەتی عملی هەڵبژاردنەکان سەدی وەکو چۆمسکی نایکەن ناتوانن تەسیریان نییە ئەوە مەساتەکەیە بەڵام ینی وەکوڵێ نەسوە بچێ ئەتوانین هەر لێرەشا ڕایگرین بە شەرتێک ئەو دەسەڵاتە سیاسیە ئەو حکومەتە ئەو مؤسساتانەی کە ئەم وڵاتە بەڕێوە بن هەست بە مەسئولیت بکەن چونکە ئێمە وەکو میلەتی ترین ئێمە بەرگەی ئینهیار ناگرین چونکە دەوڵەت نین و هەر چوار دەوریشمان هەڕەشەی وجودیمان لەسەرە یعنی ئێرە ئەگەر بەم شێوەیە بڕوات ئەبێ بە بازاڕێکی گەورەی لەشفرۆشی ئەبێ بە بازاڕێکی گەورەی تلیاکۆری ئەبێ بە بازارێکی گەورەی قاچاقچێتی چێ بیر لەوە ئەکاتەوە ینی سەدی هەشتای گەنجان بێکار ئەوەی کە سەرنجیان ڕاکێشێ و مەشغوڵیان ئەکات فەیسبوک و ئینستا و ئەمانەیە شتی جدی لە وڵاتان نییە یەک پرۆژەی جدیم پێ بڵێ کە گەنجی ئێستا بتوانێت پێوەی مەشغوڵ بێت خۆی تیا ببینێتەوە ئینتیمای بۆ دروست ببێت خۆشەویستی وڵات و شخصێتی خۆی و بەها ئینسانەکانی لا پیرۆستکە ینی ئەوەی کە ئێستا لە سۆهۆ ڕوئەیە لێرە باشە دکتۆر هەر کۆپیەکانیشمان بۆ نمونەی کارداشیانەی هێنایەوە یعنی ئەگەر تۆزێت تحقیق لە باگراوندی معریفی کیم کارداشیان بکەیت شتێکی پێەیە یعنی باگراوندێکی سوکە باگراوندێکی معریفی هەیە بەڵام ئەگەر کیم کارداشیانەکانی ئێمە قەپاقێکی بەتاڵن یعنی لانی کەم کیم کارداشیان بۆ کۆمەڵگەی ڕوون کردوەوە ئیشەکەی چییە؟ ئەخر ئەوەیە تراجیدیاکەیە لێرە مەحزەلەکەیە ڕێک تەواوە ئەوەی ئێرە مازەلەکەی چکە مەسەن کیم کارداشیان بەڕوونی ئەڵێ من ئەوەی کە شوهرەیە بۆ من سمتمە و بەما پارە پەیاکەم بەمە زەواجەکەم بەمە ئەواکەم بەوە حتا کە زەواجەکانەکات نسبەی خەوەکانی نسبەی مناڵبوونی لەگەڵ ئەو کەسا هەموویە نووسێ و تەواو بەسەوەی ئێمە کیم کارداشیانە مەحزەلەکەی وەکو دکتۆرە
دکتۆر گەیشتۆتە ئەو شوێنەی ینی ئێستا کوردستان پێویستی بۆیە ساڵانە شاژوانی هەبێیان شوار کارگە دروستکە ئەمە چ عقڵێکی لە پشتەوەیە وایە خانم کوردستان پێویستی بۆیە شاژوانی هەبەیە چوار کارگە دروستکەی کوردستان پێویستی زۆری هەیە تاکی دەکەمەوە لەسەر مەسلەی دەسەڵاتی سیاسی لەبەرەوەی ئێمە کۆمەلگایەکی وەگوتم کۆمەلگایکی هیلاکین هەموو شتێکی تازە لەم کۆمەلگایە ڕیاکشنێکی خراپی بەرەکەوێت سۆشیال میدیا هاتە ناو کۆمەلگای ئێمەوە فەیسبوک و تویتەر و موبایل هاتە ناو کۆمەلگای ئێمە و کوشتنی ژنی لێکەوتەوە فەیسبوک هاتە ناو کۆمەلگای ئێمە و کوشتنی ژنی لێکەوتەوە هەموو شتەکانی تریش هەر بە هەمان شێوەیە ئێمە کۆمەلگایکن بەڵێ کۆمەلگایکین ئامادە نین بۆ وەرگرتنی بۆ لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی ئێمە ئیشی کردووە لەسەرەوەی ئێمە ئامادە نەبین ئێمە جۆرێک لە مێگەلین هەڵبژاردنەکان دەنگمان پێێن ئەمان هێننەوە دواوە ئەمان بنەوە پێشەوە پاشەکشەمان پێکەن ئاعتیرازمان پێگرن نەمان هێننە سەرجادا ئەم خەم ساردیە لەم سێکتەرە ینی لەم سێکتەرانی کە زۆر پەیوەندی ڕاستەوخۆی بە پێشکەوتنی کۆمەلگەوە هەیە پێشکەوتنە حەقیقەکەی کۆمەلگە نەک پێشکەوتنە مەحزەلەکەی کۆمەلگە یعنی بۆچی بیری لە ناکرێتەوە بەشێک لە خەڵکیش خۆی وایە سا مەسەلەن من و تۆ دانیشتوین لەسەر ئەم بەرنامەیە لەسەر ئەم بابەتە کە زۆر گرنگە بە بۆچوونی ئێوەش بەرنامەیە دروست دەکەین دەی بڕوان پێ بکە کە پرۆمۆکەی شێرکەین خەڵک لە ژێرە وسێبا بە من مەعاشم نییە من ئەوەم نییە یعنی مەبەستەکە ئەوەیە بەشێک لە خەڵکیش خۆ هەموو داواکان حەقە هەموو داواکان ڕەوایە کەسێکە قەرارە موچەخۆر بێبێ موچەی بیرێتێ بەڵام ئەکرێ لەبەرۆی ئەم زروفە سیاسیانەمان هەیە دیوە کولتوری و دیوە ڕۆشنبیری تاکمان لەم ئاستابێکە هەیە ئەمەیە مەسەلەکە ئەم کلێنە گەورانەی دەسەڵاتی سیاسی دروستی کردووە وای کردووە کە خەڵک بەم شێوەی لێبێ هەست بکە هەموو لەحزەیە کەرامەتی پارێزراو نییە کەرامەتی باوکێک پارێزراو نییە کە نانی نەبێ بیا بە مناڵەکەی و بچێتە دەرەوە سوال بکە کەرامەتی دایکێک پارێزراو نییە کە نانی نەبێ و ئیشیشی دەست نەکەوێت لەم کۆمەلگای ئێستا و لەم زروفەی ئەمە حەقی چییە بەسەر شوهرەکەی بەسەر ئەم دیاردەیەمە باسیەکەن حەزەکەم گرێ بێت ئینسان بەتەبع بەشێکە لە غەریزە بەشێک لە غەریزە ئینسان بەشێکی غەریزەیە بەرزە بێتەوە چۆن کە مەشهور بووی نرخت بەرزە بێتەوە بۆ لەبەرۆی دەسەڵاتی سیاسی ئەوێتۆ نرخت بەرز بێتەوە دەسەڵاتی سیاسی ئەوێت لە ڕێی تۆوە کۆمەڵێکی تر گەمژە بکاوبی هێنێتە پاڵتۆ دەسەڵاتی سیاسیەکە کۆمەڵێک کەسانی هەلپەرست و کەسانی فەقیر لە ڕووی بیرکردنەوەوە بەڕێوە ئەبا ئەیان کاتە قولاپێک بۆ بەنێرچیرگرتنی ئەوانی تر کەواتە ئەم کۆمەلگایەکی هیلاکە ئەگەر کۆمەلگا بێ وەک ئەوەی کە ئێستا باسەکرێت کۆمەلگایەکی هیلاکە کۆمەلگایەکە تا سەر ئێسقان هەز بە نائارامی و شێوەیەکی زۆر گەورەی کۆمەڵایەتی و دەرونی بۆیە هیچ شتێکیشمان بە تەندروستی نیە و بە مەحزەلە مەشهورە بین بە مەحزەلە پێشەکەوین و بۆیە دۆخەکەوایە ئەتوی ڕەپیگەیتەوە بۆ دکتۆر کۆمەڵێ لێدوانی خەڵکمان وەرگرتووە لەسەر و لێدوانانە حەزەکەم تۆ قسە بکەی باشە حەز لێ بەناوبانگبی ناوەڵە بۆ حەز لێ نییە وەڵای ڕاستی دەوێت جەرگم ئەمە قیچەک سوورەمە دیارم ناو عالمی حەز داقی بەناوبانگ وەڵای لەو سووراتیە خۆم لێ بەرەیە ناو خەڵکی دیارم دەستمە جێکی بەیلاک چوومە داسنەوە ئاری بەخۆی لەعین لە دەوروبەری ماری خۆمان ناگرمە بێمە دەرەوە چه بژمەتە ئەکیت يعني هەکەم ریوی تشتێک پێ چێ بێت ئەس حەزکەم ینی پێچێ بیش دێکەم يعني من إمكانيات هبن ومن دلي وهبي ديكامو بس خود دقيقة جي خود أخيناك حەز لێ بەناوبانگبی طبعا بۆ حەز لێ خۆشەیدی خەڵە خۆ دەردەچی غرور دەبی ئەوانی بەناوبانگنوان زۆربەی غرورە لە خۆی دەرچووە فەقیری ناناسی کەس ناناسی لە حەد بەدە لە خۆی دەرچووە حەز و ئارەزووی هەموو تاکیەکە بەناوبانگ بێ بەڵام چۆن بەناوبانگبوونیەک هەموو شتێ دوو جۆری هەیە مرۆڤەیە بەناوبانگە بە باشی مرۆڤ شێ بە خراپی بەڵام لەم وڵاتە بەداخەواڵێم ئێمە لە پاش مردنمان کە کرێنە ژێرخاکەوە ئەوسا خەڵک ڕێزمان لێ دەگرێت ئەس حەزکەم شۆهرە بکەم و هەر کەسێک حەست کرد بەس پۆپڕێکت درست نە هەموو بەس شۆهرە بکەوی چ خزمەتێ نەکەین نە هەموو کەسە حەزەکە بەناوبانگ بێت بەتەبەتێ و کەسانی کە لە بارەکانی لە بوارێکە ئیشەکان حەزەکەم
ناوبانگیان هەبێت لە بوارەیە دەرکەون درۆشا بن لە مێژووی ئەو بواری کە تێدا ئیشەکان حەز لێ بەناوبانگ بی بەڵێ تەمانە خۆشە بەناوبانگ بی چی حەز لێ وەڵا هەر خۆشە بەناوبانگ بی تەماپەی تێ بکەم دەستخۆش دکتۆر یەک بەس بە ڕێزەکە یەکەمی وتی من خۆم سوورکارم پێویست بە شۆهرەت ناکە ئاساییە ئەویش بەشێکە لە ئەو خانمێکە تۆزێ لە ڕووی دەرونیەوە باش نەبوو ئەویش ئێ مەشهور بێ دکتۆر جان یەک بە ڕێزیان نەبێوتی خۆم سوورکارم ئەویش پێویست بە شوهرەت ناکە خۆم مەشهورم ئەگەر ناباکات دوتیان حەزەکەین مەشهور بێ قسەی تۆ چییە لەسەریان وەکو باسم کرد دیقەت بدە لە ناخی مرۆڤەکانە هەیە یان ئەگەر بە دانیشتوەکان و بە بەوەی کە لە دوکانەکان بوون بۆی لە شوێنەکان بوو دەرکەوت هەموو پیشەکانی تێدایە بەڵام مانای وایە ئەمە تێکەڵە بە جین تێکەڵە بە کرۆمۆسۆم ئێمە نابێ ئینکاری بکەین لە مناڵێکەوە کە بچووکە و هەتا بەرەبەرە گەورابێ ئەوێ هەندێک تەسەڕفات بکات تەرکیزی دایک یان باوک بۆ خۆی ڕاکێشێ ئەسڵ لە علمی نەفسان نووسراوە مناڵی وا هەیە دوو لە ڕووجەنابتان لە شوێنێکا پیسایەکە بۆی تەرکیزی دایک و باوکی ڕاکێشانی من لە کتێبا خوێندومێتەوە هەنێ مناڵ هەیە ڕێک پیسایەکەی ئەکاتە ناو جلەکەی بۆەوەی تەرکیزی دایک و باوک و کۆکۆڵێ ماڵەوەی ڕاکێشی ئەگەر ئیحتیمامی پێنەدەن ئەشێ شتێ بشکێنێت یانەوە بۆی بەرچاوڕوون کەواتە لە ناخی هەموو مرۆڤەکان هەیە من بەڕێزێک ئەوەی کە وتی تۆزێ موم سوورە هەروام ئەمەیان لەواچێت دیوەکەی تری بینی بێت کە ڕەنگە ئەگەر زۆر مەشهور بێت دەرکەوێ و بە سلبی بەسەریا بشکێتەوە ئەگەر نە ئەویش ئەگەر ڕەنگە مووی وانە بووە حەزی بکردایە بناسرێت کەواتە جاری وا هەیە خەڵکێک لە سومعی خۆی ئەترسێت ئەمەش بە خۆی شتێکی خراپیان ئێمە مامۆسای ئاینیمان هەیە زۆر لێزانە بەس ناوێری هەنێ وتار بداڵە لە ژێرەوە بە ئەژداد و ئاباڵمانە دێنە خوارەوە خۆ ڕەنگە خەڵک هەبێت یان چکە دیوەکەی کە پێشترش پرسیارێکت کرد ئەی خراپەکەی لە چی خراپەکەی لەوایە کە مەکتەب سیاسی و سەرکردایەتیەک ئەچێتە حیزبەکانەوە و دوای کە باست کردوتت خەڵکەڵێ کۆمنت ئەڵێ تۆسی لەم خوا پێداوانە باسی چیەکە من معاشمەوێ آخر ئەو بەڕێزەی کەوە ئاڵێ بەو مەشهور بوو نە فلان و فیساری کردە مەکتەب سیاسی و فلان و فلانی کرد بە ئەندام پەرلەمان کە ئێستا ژیانی من و تۆ ژیانی من و تۆی لەسرە هەر بەو وەزعا حیزبە داماوەکەی فلان و فیسار و من و تۆش فلان و فساری کرد بە وەزیر و ڕەنگە وەزیرێکی سەرکەوتوو نەبێت و هەر بەو مەشهور بوونە ئەگەر نان نەفرێک ناهێنرێت کە زۆر بەدەگمەن پشتەمەدیەکێکە گیرێت لە ماڵەوە کە مەشهور نیە بڵێن جەنابەت دکتۆرات هەیە لە ئیدارە و قسادا وەرە بۆ نمونە وڵاتمان بەرەو پێشبەرە یان جەنابەت دکتۆرات هەیە لە کوشت و کاڵا و لە بەخێوکردنی ماسیە ئەسڵەن ئەگەڕێنە ناو خۆیانە ئەسڵەن تۆ دیقەت بدە من زۆر جار ڕفتێکم بە دینەوە لە دینیشا شورا زەرورە بەڵام شورایەک زەرورە کە نەبێتە هۆکارێکەوەی کە خەڵکێکی خراپ سەرکەوێت دەبێ حسابی ئەوەش بکرێت یاری هەر لە دینیشا کە شورا دەکرێت و مەشوەرت دەکرێت نابێت کەسێک بێت بۆ نمونە سوڵتەیەک و دەسەڵاتێکی هەیە و خەڵکەکە بۆ نمونە ماستایی بۆ دەکەن بە ناوی حیزبێکەوە ڕێکخراوێتەوە کەواتە کاتی ئەمە ئەم بابەتە باسەکەین پەیوەندی بە مەکتەب سیاسیەوەیە سەرکردایەتیەوە بە وەزیرەوەیە بە تەلەڤیزیۆنەوە بە ڕادیۆ دانیشەوە من جارێک سەرعی بە خاڵێکی تر بە ڕێزێکی خۆشە بەڵێ خۆشە بەس بێ ئەو خۆشەیە ئێمە لە ناخی مرۆڤەکانە و کۆڵێت حاڵەتێکی تیا دروستکەین کە خۆشەیەکی کاتیە یعنی مەسن ئافرەتێک لە ماوەی پێشوە تەلەفۆنی بۆ کردومە ئەڵێ من بە حکمەوەی پەیمانگایەکمێ زۆر جار کێشەی خێزانی دێتە ڕەمەڵە کاک تۆ خەریکە تەلاق دەدرێم فریام کەوتم بۆ ئەڵێ من وەختی خۆی ئینستایەکم هەبوو 15 کەی بوو وەختی خۆی زۆر ڕستم بڵاو کردۆشتم کردو و کۆمنتم داوە ئێستا دوو جارە مارە ئەبڕێم خەریکە تەواو بەگوازرێمەوە فلانی فیساری نامەکانم بۆ نێرێڵێ ئەم فایلانەشت لە لای منە ئەگەر شوو بکەی من واوادەکەم حیا و ناموستە بەم ئەڵێ زەواجەکاڵەوە شێنم کاتە دەبێت تاکەکانی کۆمەلگا دەبێت بزانێت کۆ تا ئێستا مەشهورە بی بەس ئایا لە دوایی بۆ براکانت چۆنەبی بۆ خوشکت چۆنەبی بۆ مناڵەکانت چۆنە بێت تۆ ئێستاکێ مەشهوری بە 4 ڕۆژی تر دەبی بە دکتۆرێک بە مهندیسێک ئایا کاریگەری سەر کەساتی دروستەکات ئافرەتێکە مەشهورە یعنی خۆشکە بەڕێزم جوانی باز کرد و خەڵکانی تر مەشهوری ئێستاکێ بەس ئایا دوای کەسی باش دێتە پێشەوە بۆ زەواجت تۆ هەڵبەتە شوهرەی کلاس باس ینی شوهرەی بێ کلاس باسەکەی شوهرەی مەهزەلە باسەکەین وەکو دکتۆر ناینا شوهرەی مەهزەلە بەڕێزێکی تر قسەیەکی جوانی وەدوتی حەز و ئارەزوو باش و خراپەیە بزەبت لەگەڵیان یعنی بەڕێزە کە باسی کرد حەز و ئارەزوو دیوە باشەکە و دیوە خراپەکەیە بەس ئایا تا چەند ئێمە کۆنتترۆلمان کردو من لێرەیەک پەیامێکە دەم کاک دەروون من پەیمانگایەکم هەیە کۆمەڵە گەنجی زۆرم هەیە پەیمانگاکەم بۆ پەروەردە فێرکردین لەم ماوەیە محاضرێکم دا ئێستا لێرە پەیامەکە کورتەکەم و محاضرێکم بۆ دان کە بەڕاستی زەرورە ئەمە بە پێشتریش بە من بوترایە و هەمووشمان لە زانکۆ و پەیمانکان بیڵێنەوە محاضرەکەی من بە ناوی ئەوەی بێجگەل لە بڕوانامە چیمان پێویستە بۆ سەرکەوتن لە ژیانە
کە دەبێت ئەمە بکەین ینی بێجگەل لە بڕوانامە بێجگەل لە بڕوانامە یاخود بێجگەل لە پارە چیترمان پێویستە بۆ سەرکەوتن لە ناو کۆمەلگای مەسەی کە لەوانە من باسم کردووە ئاگام لێ بوو گەنجەکانم هەمووی 15 ساڵ ڕەنگە لە ژیانیانە تحەداکەم سلم بەرنامێشە بمان بیندایک و باوکشی باسی بۆ نەکردووە کە وێ بوشەی مەبدە ئەوەی کە سیاسی لە دەستی داوە ئەوەی کە کۆڵە دیندار لە دەستی داوە ئەوەی کە هەموو شتێک لە دەستی ئافرەت مەبدە ئایا تا چەند تۆ لەسەر مەبدایەکەی خۆت بەردەوام من مەبدەیەکمەیە گەرمیانیم و مسلمانم و بۆ نمونە فڵانم نەک بۆ پرۆفسۆری یای دەدەرو بۆ زانکۆ وەزارەتەکەشم فەستم کامل لەسەر مەبدانە ئامادە نیم بۆ تەنازولکەم ئایا ئەمە ئامادەین ئایا مەبدا وەکو کاکتۆر کە وەکو پێشمەرگەیەکی دێرینە وەکو سیاسێکی کۆنیشە ئایا مەبدا ئێستاکی ماوە کابرا بۆ نمونە بۆ لەوەچێ بۆ چەند دەفتەرێ دۆلار ینی ئەو شوهرەتە کارتۆنیانش پەیوەندی بەوەیە کە خەڵک بیر لەوە ناکاتەوە استراتیژ و مەبدەئی چییە بۆی گرنگ نییە بەچی مەشهور بێ مەشەیەکی ئەساسی نییە سەریع بەس بۆی بۆ کات لە مامۆستایانی بەڕێز نەگرم خاڵی دووەم بواری دینی کەیسە لاواز بوو من قەنەعەتم وایە کاریگەری هەیە یعنی تۆ دیقەت بدەن بەڕێزێک باسی گوتی دەوڵەمەنێکمانوت وتمان مزگەوتێ لە فلان دروستکەوتی کە پێمانوت لە لادەی فلانە نازام لە شارڕژێوتی جااو کاکە کێی بینێ خۆلواچێ بە ساڵی چێک نەیبینێ چوومەز بۆ ئەو لێرە ئەم سەرجادەی ئەوێ قەتعەیەکی سێ بە چوار دابنێکەواتە جاری وایە ڕەبتی هەیە بە خێر و سەدەقەوە دەسەکانە خۆش دەبێت ڕەبتی بکەین بەسەکانە کایەکانی کۆمەلگاوە تەنها مەسەلە هونەرمەندێک نییە و کچێکە نمونەیەکی جوان بوو نمونەیەکی جوان بوو کابرا پیان و تۆ مزگەوت دروستکە لە فلان دێوتێتی با بۆ کوێرە دێ چێم بینێ و چێ ناوەکە مەخوێنێتەوە بێ لەسەر جادەیەکی ئام دروستیکە بۆی کە جۆرێک لە ڕیاوی ئەوی جابێت دکتۆر من هەندێک جار بەر قیاداتی سیاسی کوردیەکەی نۆمانە لە ئاستی باڵا مەسەلەن جارێک لە جارەکان مناقەشەیەکمان کردمانە دەکا کە بۆ فلان پرۆفیسۆر هەڵ نابژێرن لە ناو لیستەکەتانە هەبێ بۆ مەسەلەن کەوتونەتە فلان کەزیانی فلان کەزی تر بە معنای ئەوەی چوزانم گۆرانی بێژێکی میلیە چوزانم لەگەر ڕێزمە پێشکەشکارێکە میدیاکارێکە ئەوەیەکە ینی خەڵکێکە چوزانم تۆزێ لە بواری چوزان لە بوارێکە تۆزێت تەنز و ئەوە کات چوزام لە بواری کەشوهەوە تەنزەکات ئەیکەن بە نوێنەری پە ینی چوزانم شتی واکەن ینی وەڵامێکی یامەوە تۆزێک منتەقی بوو بەڕاستی تر پەیوەندی بەخوایانەوە هەیە یان نازانم ینی پێوتم وتی بۆ پێ دوایەتیانی وتیەوە لیستەکەمانە لەو 100 کەسە چلدانی لەو نەوانەیە کە تۆ باسێکی پرۆفیسۆری زانکۆیە چوزانم دکتۆرێکی بە ئەزمموی باشە ئەندازیارێکی باشە وتی بەڵام ئەمانە هەڵ نابژێرێ ئەوەی کە تۆ پێت سەیرە ئەوە هەڵەبژێرێ ئەخ دەیوتم کاکە ینی زەمبی و میلەتچێت چیە تۆ بەڕێزێک ڕەنگە لە پیشەکەی خۆیان زۆر سەرکەوتوو بێ هەر ڕەنگە زەرری بۆ کەسانە خۆشیانە بێ هەندێک لەو کەسانی چوزانم گۆرانی بێژێکی میلی باش گۆرانی بێژێکی میلی باشەی بیتە پەرلەمان ینی وەڵی وەکو گۆرانی بێژەکە باشترە بمێنێتەوە هەر خزمەتی پیشەکەی خۆی کا باشترۆ بلوی لە پەرلەمانە زەقەی چاوی بێ نەزانێت چیە گوزەرێ ئەمە بۆچی وایە ینی ئەمە جۆرێک نییە لەوەی کە میلەت خۆی بەشێکە لەوەی کە هەڵێ بژێرێ و دروستیەکە چۆنم بابەتەکە زۆر ئاڵۆسترە لەوەی کە ئێمە مەسەڵەن لە دانی تکنیکی ئاوا بتوانین چارەسەر و ئەمانەی بکەین مناڵێک بێنەرە بەر شاوی خۆت عمری 6 مانگ بێت ئەتوانی بڵێ بڕۆ ڕاکردنی سەمەتری بکە ناکرێ ینی ئەم وڵاتانە بە تایبەتی کوردستان بە قۆناغە سروشتەکانە نەڕۆیشتووە لە فیۆداڵیەوە بۆ سەرمایەداری نازانم لە سەرمایەداریەوە بۆ هاوچەرخێتی و لە هاوچەرخێتیەوە بۆ پۆست مۆدرنە و بازیاوە بەسەر قۆناغەکانە ئێمە قتارمان نەبینیەوە مەتارمان هەیە تۆ سەیرە مولایکە معاشمان نییە مسابقەی ڕانجڕۆڤەرمان ئەم تەشویهە ئەم تێکەڵە شێواوە هەر ئەوەی لێ دەرەچێت ینی تۆ بۆ ئەوەی لە من تێبگەی ئەبێ بیتە وەزعی منەوە بزانانی من بۆچی وا تەسەڕوڤەکەم بۆچی قەرارەکانم ئاوایە لێم تێناگەی حکمی غەڵەدەی بەسەرما بۆچی گەنجی ئێستا ئاوایە ینی خراپن ئەگەر خراپن چێ خراپی کردو و ئەگەر ئەوە ڕاستە بۆچی وا دژایەتی بکەین تا ئێستا مؤسسەیەک هاتووە مەسەلەن دراسی ئەوە بکە بزانێ گرنگترین مەسەلە بەلای گەنجی ئێستاوە چییە تا ئێستا دەستگایەک هاتووە مەسەلەن مەشروعێکی بەرهەمهێنەری چاک پێشکەشی گەنجان بکات نەکبەتەکە لەوایە یعنی
پۆلیسی دەوڵەتە ینی سیاسەسی دەوڵەتە ئەبێ وا بکە ئێمە بە تەشویهی بە مشەوەهی کوردستان هاتۆتە ئەم ڕۆژگارەوە لە وەزعێکی زۆر کە هیچ ئامادەیەکی نەبوو ڕاپەڕین کرا دێهات نەما ینی دیمۆگرافیای کوردستان گۆڕا و دوایی حیسار و ئەو شەڕی ناوخۆ ئەو هەموو مەساتە کە هات ئەمە بێزگە لەو تاریخە خوێناویە پیسە ڕەشەی کە هەمان اینجا هێشتا چەپۆڕاستی خۆمان نەزانی بوو عەولەمە هات بێ ئەوەی هیچ ئامادەیەکمان هەبێ هیچ استعدادێکمان هەبێ لە چا خۆشمانە باشین ئێران لە پێش کۆرشەوە دەوڵەتە حیسارێکی کوشندەی لەسرە ئەحسایەکەی پار ئەڵێت لە ساڵی 2019 300,000 عملیاتی جوانکاری کراوە باش ینی بۆچی واکەن ئافرەتی ئێرانی بۆچی واکەن بۆ ئەوەی بە ناوبانگ بێت کە ناوبانگ بوو ژیانێکی مڕەفاتر نازانم پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتری ئەبێ لە ڕووی ڕیزبەندی کۆمەڵایەتیەوە بەرزە بێتەوە دەستخۆش لە دوجارە بەڵام ئەو دەردە دەرونیانەی لەکەوێتەوە و دکتۆر بەختیار باسی کرد ڕەنگە لەو پرۆسە کۆمەڵایەتی کێتە پێشەوە کاک دەروون ڕەنگە مەسەن بۆ ینی وەکو قیەم و هەموو شتێک لە هیچ شتێک سابت نییە ینی من پێم خۆش نییە بەس لە ڕوانگە دینیەکەەوە سێری ڕاست بڵ ینی لەوانەیە ئەوەی کە ئێمە ئێستا تەمەنی من و تەمەنێ بەڕێزانە عیبە بێ لەوانەیە 10 ساڵی کە زۆر ئاسایی بێ ینی تۆ سەیری کە لە ماوەی ئەم 30 ساڵە چەند گۆڕانکاری دەستخۆش خانم دوا قسەم بۆ بکە دوا پەیامە دۆک و چالاکوانێک چییە؟ من ئەمەی ڕاستکردنەوە یەکەم هەبێ بینەری ئێمە بینەری ئەم بەرنامەیە لەوانەیە پێی وا بێ ئێمە باس لە کچە مۆدێلەکانەکەینە ئەو کتانەی کە خۆیان کردووە ڕاستە بەزوانی بەڵام وانە بۆ ئێمە لە راپۆرتەکەشا سەرجەمیان پیاوان بوون بۆ تاک بە تاکی ئەو کەسانە ئێمە باس ئەەکەین کە لە پێناو شوهرەتە شتەکانی خۆیان لەدەستێن جوانیەکانی خۆیان لەدەستێن کەرامەتی خۆیان لەدەستێن ئێمە تاکیشمان هەیە بە ناوی سیاسەتەوە حزبەکەی کامێرایەک و حاسیبەیەکی بۆ داناوە ڕقمی گەورە کۆکاتەوە کردوێتی بە جینیەسی حزبەکەی و ئینێرێتە پەرلەمان ئێمە حزبمان هەیە کەسێکی داناوە هەموو جمعەیەک چوارچین ئەگری ئەینێرێتە پەرلەمان و دەنگیش ئەهێنێ کەواتە ئێمە هەر ئەوانەمان نییە کە ئەو کتانن کە کتانێکی هەرزەن لەلایەن هەندێک لە سەرمایەداران و دەسەڵاتی سیاسیەوە ئیستغلال کراون بۆ گەمژاندنی کۆمەڵگە دەستخۆش ینی کورت و پوخت جواب بدامەوە متفقی وەکو چالاکوانێک و خانمێکی جددی کامە دەردێکی کۆمەڵایەتیە و پێویستە لایانی پەیوەندیدار ئیشی لەسەر ئەمە دەردێکی کۆمەڵاتیە پێویستە تاک بە تاکی کۆمەڵگا و دەسەڵاتی سیاسی لە پێش هەموویەوە ئیشی لەسەرکە و ئەرکی میدیا و ڕۆشنبیرەکان لەم نێوەندەیە لە یاد نەکەین چکە ئەرکێکی گەوریان لەسەر دەستخۆش دکتۆر جان دوا قسەم بۆ بکە خولە کتێبێکی دکتۆر ئیبراهیم فەقیه هەیە بە ناوی کەیفە تەکون نەژمەن اجتیماعیان چۆن دەبی بە ئەستێرەیەکی کۆمەڵناسی کۆبەکۆڵە ناو کۆمەلگایە یەکەم بە ڕۆشنبیرکردنی تاکەکان دووەم بەوەی کە بزانن چاک و خراپ چۆنە سێم خاوەن مەبدە و پرۆگرام بن چوارەم ئەو کەسانە و گەنجانە ئامانجێکیان هەبێت بەبێ ئامانج ئیش نەکرێت پێنجەم هەوڵ بدرێت لە ناو منهەج و پرۆگرامی خوێندنە ئەم شتانە باس کرێت تەنها فیزیک کیمیانە بێت هەمیشە وتمانە شەشەم تاکەکانی کۆمەلگا لایک و کۆمنت نەکەین بە من و بە تۆشەوە ئەو خەڵکە من ئەگەر گۆرانیەکی حالە جوبالەت ئەڵێم ئەگەر خەڵک لایک و کۆمنتم بۆ نەکاو ترجەم نەکاو ئافرین نەکاو لیڤیم زیاد نەبێت چکە ئێستاکێ لە بیرتان نەچێت شوورەی خراپیش بۆتە سەرچاوی دارایی کەمە خراپە بەڕێز هەیە گەنجێ لەم شارستەمانی بەقەت من و کاکتۆری دەسەکەوێ یوتیوبەرێکە چەند هزار ڤیوێکی هەیە ئێستا پارەی پێپەکە گۆگڵش بەخێر ناجانی هەتا ڤیوی زیاتر بێ پارەی پێپەکە بۆیە هەتا چوختێتی و بەرەڵایەتی و ڕوت و قوت و فەسادی بڵاوکات بۆیە من تەسەورەکەم وای لێ بێت لەم شارستەمانی و لە هەولێرێشا خەڵکێک بڵاو بێ سن و سمتی خۆی دەرخاو بەس تۆزە پارەی پێپەکە و چکاڵێ فیلمی ڕوتی کوردی پێیا بێ و فیلمی ڕوتی شارەکان پێدا بێ ئەگەر ئەمە سانسۆرێکی حکومەتی لەسەر نەبێت و وەکو دەستگاکان وەکو گواری بابڵێن ڕۆشنبیری وەکو گواری پەروەردەئیشی لەسەر نەکرێت ڕاستی بەداخەوە بەرەو خراپبوون نەچێت و لە هەموو کایەکان هەڵبەتە ئێمە وەکو دەوڵەتداری وەکو فۆرمی بوون بە دەوڵەتمان و فۆرمی پیشاندانی وێنەی شار ئەبێ لەسەر هەموو ئەو دیوانی ئەگەر ڕای شخصی خۆشمانی لەسەر نەبێ متفق بین بەڵام لە چوارچێوەی یاسا و پرانسیبی نێودەوڵەتی و
ئادابی کۆمەڵایەتیا بێت نەک بۆ معنادینی و کۆمەڵایەتی و شتێک وەکو دکتۆر وتی ڕەنگە هەندێک دێسا ئێمە پێمان ئاسایی نەبێت بەڵام 10 ساڵی ئایندە ئاسایی بێتەوە کێشەکەی ئێمە ئەو بێسەر و بەری و مەهزەلەیە کە ڕوویاوە دکتۆر جان دوا قسم بۆ ئەگەر ڕێگە بێ دوو شتی کۆمی دیڵێم باش وەڵام مەمنونیشم نکتەیەک هەیە کابراایەک بە ڕۆنگساید بە هینا ڕۆیشتەوە بە جادەی سابوونکەرانە باشە مرورەکە گرتوێتی توێتی بۆ ڕێتێتی بۆ توێتی ئەخرەوە مخالیفە توێتی وەڵا لای ئەمە پێڵێن قەوبڕ اینجا دەسەڵاتی سیاسی شتەکان قەوبڕەکە یعنی مەسەن لە باتی ئەوەی بێت کەسێکی شایستە دروست بکات و پەروەردەی بکات یەتە حازر بە دەستەکە لەگەڵ هەموو ڕێزێکمانی کەسێک هێنێ دەیکا بە پەرلەمانتار کە ئەزانە دەنگی پێکۆکاتەوە ئەم قەڵبڕکردە یەکێکە لە کۆڵەکەەکانی ئەو مەشاگرانەیە کە لێرا هەیە لە وڵاتە باش دوو هەمینیان شتێکی بایۆلۆجیە من حەزەکەم ڕابتی کەم بەم مەوزوعی ئەمڕۆمان باش ینی زۆر دراسە و شت کراوە لەسەر ئەوەی کە ژیانی مرۆڤ لە هەڕەشایە بەواستەی گۆڕانی ژینگە و قەتیسبوونی گەرباوەمانەوە بەڵام دراسەیان کردووە مشک ئەمێنێتەوە مشک و جرج و قرتێنەرەکان خەتەریان لەسەر نییە بۆچی چونکە ئەو ئۆپشنانایی کە لە بەردەمی مشکایە زۆرترە ینی ئیسفەنجەخوا ڕۆنەخوا کەرە ئەخوا خەیارەخوا نازەم چی لەبەرەوە پەچی ناکەوێت توانێ بژی بەڵام ئینسان ئۆپشنەکانی خواردنەکانی کەمە ینی سنووردارە لەبەر ئەوە ئەو زیندەوەرەی کە دەم بۆ زۆر شت فرسەتی زیاتری مانەوەی هەیە ئەمە سیمایەکی سەرەتایی تاریخی بەشەریەت و حەزارەت و ئەمانەمان بۆ دەکەانی ئەو وەزعی کە هاتۆتە ئاراوە هانمان ئايات بە ناڕاستە خۆ دەمبەرین بۆ زۆر شت دەسەکانە خۆش بێ نمونەی یەکەمە زۆر کۆمیدی بوو زۆر تەنس بوو بەڵام نمونەی دووەمە پڕمەعنا بوو دکتۆر خانم ینی ئەو ئینسانانەی کە ئێستا زۆرترین شوهرە و ناویانەیە بەشێکی زۆریان ئەو ئینسانانن کە دەست و دەمەبەند بۆ هەموو شتێک بەداخەوە لە کۆتایی بەردامەکە قسەیەک نەما بیڵم من گلەی یەکەکەم ینی لە فەراغی خەڵکی جددیە دکتۆر ئەم گلەیە لە تۆشەکەم لە دکتۆری شیەکەم لەو خانمە بەڕێزە شیەکەم لە فەراغی ئێومانانە کە خاوەنی ئەم بیرن ینی ئێسا ئێمەوە کاتژمێرێکە باسی ئەم دیاردەیەکەین بە دوو کات بەشی سێ کاتژمێری تریش قسەمان پێەیە لە فەراغی ئێومانانایە کە کۆڵکە نووسەر و کۆڵکە چالاکوان و کۆڵکە کۆمەڵناز دروست بۆ بەڕاستی تکایە ئێوەش دەسوقۆڵی لێ هەڵماڵن وەرنە پێشەوە با بە هەمومان بتوانین ئەگەر بەر لەم شەپۆ لە ناشری نەژ نەگرین تۆزێک سوچێکی بگرین و ئەو خەڵکانە نێنینە پێشەوە کە قەو بڕیەکەن هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم هەمیشە ئەوە باسەکەم لە 10 ساڵی ئایندەیە ئەم دیاردانە بەرەو ئەو شوێنە بچێت کە ئیتر لە مەترسی دەرچێت چکە بەڕاستی لە مەترسیێکی گەوراین و بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە ئێستا ناسرا و مەشهورن ئەو خەڵکانن کە دەم و دەستیان بردووە بۆ هەموو شتێک واتە خەڵکێکی بۆ گەنن هیوادارم شتێکمان کردبێ کاتیش